سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ هەڵسەنگاندن و باسێک لەبارەی دوو کتێبی کوردی دەکەین. تەبعاً بۆ زانیاریتان ئەو کتێبانێک کە ئەمڕۆ باسییان لێوە دەکەم لەلایەن نووسەرێکی کوردە و نووسراون دەبێت بە یەکەم ڤیدیۆی زنجیرە ڤیدیۆیە کە لەبارەی کتێبە کوردیەکان دەکەم کە لەلایەن نووسەری کوردە و نووسراون. تەبعاً من خۆم لەبەر ئەوەی زیاتر ئینگلیزی دەخوێنمەوە لەوانەیە زۆربەی ئەو ڤیدیۆیانێک کە لە داهاتوو لەبارەی ئەو کتێبان دەکەم کە لەلایەن کوردە و نووسراون کتێبی ئینگلیزی بن. ئەمەش هەم دەبێت یارمەتیدەرێک بۆ ئەوانێک کە حەز بە خوێندنەوەی کتێبی ئینگلیزی دەکەن تا زیاتر شارەزای نووسەرە کوردەکان بکە لە ناوخۆشمان نووسەری کوردمان هەیە کە بە ئینگلیزی دەنووسێت. هەمیش بۆ ئەوانێک کە حەز دەکەن کتێبی ئینگلیزی بخوێنەوە بەڵام ئینگلیزیەکەیان زۆر باش نییە، پێشنیاری هەندێک کتێب دەکەین لەڕێ ئەو ڤیدیۆیانە کە هەم ئینگلیزیەکەتان بەرەو پێش دەخات هەمیش دەتوانن چێژیان لێ ببینن. لەگەڵ ئەوەشدا مەرج نییە هەموو ئەو کتێبانەی باسییان لێوە دەکەم کتێبی ئینگلیزی بن، لەبەر ئەوەی بۆم دوایانە دەستم کردووە بە خوێندنەوەی کتێبی کوردیش. لەوانەیە هەندێک لەو کتێبانێک کە بەتایبەت خۆم پێیان سەرسام بوو جاروبارە ڤیدیۆیان لەبارەوە ئەنجام بدەم. ئەمڕۆ پێداچوونەوە و باسێک لەبارەی دوو کتێب دەکەین کەوا لەلایەن نووسەرێکی کوردە و نووسراون و من خۆم زۆر بەکارەکانی سەرسام. ئەوانی شەریەکە لە A Jar of Memories هەروەها 5am Thoughts. نووسەری ئەم کتێبانە بریتیە لە دلڤان زیرەک کە نووسەرێکی گەنجی کوردە لە شاری هەولێر پێما بێدا دەنیشێت. یەکەم کتێبی ئەو نووسەرە لاوە بریتیە لە 5am Thoughts و لە کۆتاییەکانی ساڵی 2020ش دووەم کتێبی خۆی بە ناوی A Jar of Memories بڵاو کردەوە. ژانری سەرەکی هەردوو کتێبەکە بریتیە لە پۆتری یاخود بڵێن شیعر، بەڵام بەتایبەت لە کتێبی دووەم چەند بابەتێکی جیاواز تێخراون. لەم ڤیدیۆی هەوڵ دەدەم کۆمپاریزنێک و بەراوردێک بکەین نێوان هەردوو کتێبەکە، لێکچوونەکانی پیشان بدەین و جیاوازیەکانش پیشان بدەین. لە کۆتاییشدا ڕێتینگێک بە هەردوو کتێبەکان دەدەم. هەر بۆ زانیاریشتان هەردوو کتێبەکە بە زمانی ئینگلیزی نووسراون، بەڵام پێم وابێ ئێستا تەنها کتێبی یەکەمی کراوەتە کوردی، پێم وابێ هەر لەلایەن نووسەرەکە خۆی کراوەتەوە کوردی و کتێبی دووەمیش لەوانەیە بەم زوانە بکرێت بە کوردی، نازانم تەواو ئاگاداری نیم. لە کتێبخانەکانی کوردستانیش هەردوو کتێبەکە ئێستا بەردەستن، دەتوانن داوای بکەن. با سەرەتا لە لێکچوونەکانەوە دەست پێ بکەین. ئەگەر لێکچوونێک لە نێوان هەردوو کتێبەکە بکەین، خاڵێکی سەرەکی هەیە لە نێوان هەردوو کتێبەکە کە ئەویش شێوازی نووسین و زمانی نووسینی کتێبەکانە کە زمانێکی تەواو سادەیە. تەبعاً ئەوانەی کە کتێبەکان دەخوێنەوە بەتایبەت کتێبی شیعری زۆر جار پێویستە بە هەرێک تایبەتیان هەبێت یاخود حەزێکی تایبەتیان هەبێت تا بتوانن حەز بە کتێبی شیعری بکەن یاخود سوود لەو شیعرانە ببینن و لێیان تێبگەن. بەڵام ئەمانە هەردووچیان بە زمانێکی زۆر سادە نووسراون، تەنانەت ئەگەر تازەش هاتبیتە ناو کتێب خوێندنەوە پێم وابێت چێژ لە هەردوو کتێبەکە دەبینیت و تەواو لێیان تێدەگەن. ئەمەش دەبێتە خاڵێکی پۆزیتیڤ و ئەرێنی کتێبەکان، لەبەر ئەوەی ئەوانەی بەتایبەت تازە دێنن ناو کتێب خوێندنەوە یاخود ئینگلیزیەکەیان زۆر پێشکەوتوو نییە، دەتوان هەردوو کتێبەکە بخوێنەوە بە ئاسانی پێم وابێ لێیان تێدەگەن. خاڵی دووەم و لێکچوونی دووەمیان بریتیە لە بابەتەکانی ناوی کە بابەتی زۆر پەیوەستن. تەبعاً بابەتەکان وەک گوتم لەلایەن نووسەرێکی کوردە و نووسراون، بۆیە ئەو بابەتانی باسییان لێو کراوە زۆر پەیوەستن بە تاچی کورد، بە گەنجی کورد، بە لاوی کورد، یعنی لە زۆرێک لە حاڵەتەکان بەتایبەت لە کتێبی دووەم ئەگەر بیخوێنیەوە خۆت دێتە بەرچاو. هەز دەکەین کە ئەکسپیریەنس و ئەزموونی خۆمانە تێیدا باس کراوە، هەر هەمان ئەو بیرۆکانە کە ئێمە هەمانە نووسەر خستوویەتە سەر کتێب و باسی لێوە کردووە کە زۆر جار ئەو بیرۆکانە لە ناخ خۆمان هەڵدەگرین یاخود بیرۆکەی وا هەیە کە نامانەوێت باسی لێ بکەین یاخود بڵێن ناوێنی باسی لێ بکەین. لەو کتێبانە ئەو بیرۆکە و ئەو بیردۆزانە یاخود ئەو خەیاڵاتانە کە ئێمە چ وەکو گەنج وەکو لاو یان هەر تاکێکی کە لە کوردستان دەژیت ئەو بیرۆکە ئەو هەستانەی هەیە نووسەر خستوویەتە ناو کتێبەکە و باسی لێوە کردووە. خاڵی سێمی وەکچوون کورتی و درێژی شیعرەکانی ناوێتی. تەبعاً شیعرەکانی ناوی دەتوانین بڵێن بەشێکی زۆری شیعری کورتن، واتە شیعری وانی کە دەگەیت بە کۆتایی سەرتاکەیت با بڵێن لەبیر چوبێتەوە یاخود سەرتاکەی باش لێ تێنەگەیت. یعنی شیعرەکان کورتن، پەیامەکەیان زۆر بە سادەیی و بە کورتی دەگات. ئەمەش بە هەمان شێوە خاڵێکی پۆزیتیڤ و ئەرێنیە، لەبەر ئەوەی زۆرێک لە شیعرەکان کاتێک زۆر درێژ دەبنەوە بەتایبەت لە زمانێک کە زمانی خۆت نەبێت لەوانێت تا ئاستێک بۆرینگ و بێزارکەر بێت، بەڵام لەبەر ئەوەی شیعرەکان کورتن پەیامەکەی زۆر بە جوان دەگات، زۆر جوان کار لە خوێنەر دەکات کە لە شیعرەکان تێبگات و بەبیری بمێنێتەوە کە شیعرەکە بە تاوای باستەچی دەکات. ئەگەر هەر باس لە شیعر و ناوەڕۆژ کتێبەکە بکەین، بابەتێشتر هەیە ئەوی ژانری کتێبەکەیە کە وەک گوتمان ژانرەکەی شیعریە، بەڵام لە هەردوو کتێبەکە خاڵێک هەبوو کە هەستم پێکرد ئەویش بوونی کۆت یاخود بوونی چەند وتەیەک بوو. تەبعاً پێم وابێت لە کتێبی یەکەم ئاماژەی پێ نەکرا بوو کە وتەیە، بۆیە کە کتێبەکەم کڕی پێم وابوو کە
کتێبەکە بە تاوی شعر دەبێت بەڵام کە کتێبەکەم خوێندەوە هەستم کرد کە بەشێکی ئەو کتێبە کوۆت و وتەیە واتە ڕایم و شتیوای نییە سەروا و قافیەی نییە بەڵکو تەنها کوۆتە تەنها وتەیە ئەمەیان پێم وابێ لە کتێبی یەکەم ئاماژە پێ نەکرابوو هەر بۆیەشە بوویە جێی گومان و ینی خاڵێکی لاواز بەلای منەوە لەبارەی کتێبی یەکەم ئەو بوو لە کتێبی دووەم لە بەشی یەکەم کە بەشی پۆتری بوو نووسرابوو پۆتری ئەند کۆتس واتە شعر و وتە ئەمەش هەم ڕوونکردنەوەیەکی جوان بوو هەمیش پیشانی دەکە کتێبەکە تەنها شعر نییە بەڵکو وتەشی تێدایە ئێستا با باس لە جیاوازیەکان بکەین یەکەمین و سەرشترین جیاوازی لە نێوان هەردوو کتێبەکە بوونی چەند بەشێکە ئەو کتێبەیان تەنها شعریە یاخود بڵێن شعر و کۆتە بەڵام تەنها بە شعر ئاماژەی پێدراوە بەڵام لەم کتێبە سێ بەشە بەشی یەکەمی شعرە بەشی دووەمی چەند کورتە چیرۆکێکن کە لە چەند پەرەگرافێکی کەم پێک دێن پێیان دەوترێ مایکرۆفیکشنال ستۆریز بەشی سێمیشی ئەو چیرۆکانە کە درێژتر دەبنەوە لە مایکرۆفیکشنال ستۆریز زیاترن دەکەونە قالبی شۆرت ستۆری ئەم جیاکاری هەیە لە کتێبی دووەم وەگوتم لە کتێبی یەکەم تەنها شعر و کۆتە بەڵام تەنها بە شعر ئاماژە پێدراوە بەڵام لێرە شعر و کۆتمان هەیە لە بەشێک و مایکرۆفیکشنال ستۆریمان هەیە لە بەشی دووەم لە کۆتاییشدا شۆرت ستۆریەکانمان هەن یاخود کورتە چیرۆکەکان ئەمەش خاڵێکی دووبارە دەتوانم بڵێم پۆزتیڤە بەتایبەت لەبارەی کتێبی دووەم کە ئاماژە بە بەشەکان دراوە و سێکشنەکان زیادکراونەتەوە خاڵێکی تر کە دەتوانم بڵێم لە کتێبی یەکەم دووبارە تا ئاستێک لاواز بوو بەڵام لە کتێبی دووەم زۆر پەرەی پێدرا بوو ئەویش هەڵە گرامەری و زمانەوانیەکان بوو طبعا من خۆم شارزای تەواوم نییە ئەسڵان پێم وابێ دلوان خان نووسەری کتێبەکان خۆی مامۆستای ئینگلیزیە لەوانەیە لە من شارەزاتر بێت لە زمانەکە لەوانەشە من هەڵەبم کە ئاماژە بەو هەڵانە دەدەم بەڵام هەستم کرد بەتایبەت لە کتێبی یەکەم چەند دەربڕینێک و هەڵەیەکی ڕێزمانی هەن کە تا ئاستێک ڕستەکانیان نامۆ کردبوو وای کردبوو کاری لە مانای هەندێک لە ڕستەکان کردبوو پێم وابێ دەکرا بە جوانتر دەربڕینیان بۆ بکرێت ئەوە نەبێت کە ڕستەکانمانە نەدەن بەڵام پێم وابێ هەندێک شوێن هەڵەی ڕێزمانی کورت هەبوو بۆ نمونە لە سەبجێکتەکەیە یاخود لە پرۆناونەکانە لەو بابەتانە زۆر جار دەتوانین بڵێن هەندێک هەڵەی ڕێزمانی کەم هەبوو بەتایبەت لە کتێبی یەکەم بەڵام لە کتێبی دووەم زۆر پەرەی پێدرا بوو ینی ئەگەر بە ئەنقاس بە دوایدا بگەڕێیت پێم وانییە هیچ هەڵەیەک یاخود لەوانەیە چەند هەڵەیەکی زۆر کەم لە ڕووی ڕێزمانی و لە ڕووی زمانەوانیەوە بدۆزیتەوە وەگوتیشم لەوانەیە من هەڵەبم لەوانەیە ئەو هەڵانێک کە باسییان لێوە دەکەم لە کتێبی یەکەم بەتایبەت هەبوون لەوانەیە من هەڵەبم و ئەوانە هەڵەی ڕێزمانی نەبن یاخود لەوانەیە شێواز دەربڕینەکان ئاوا بێت لە ئەسڵدا خەڵی سێم لە جیاوازیەکان ئەو بابەتانە بوو کە لە کتێبەکان باسییان لێوە دەکرا لە کتێبی یەکەم چەند بابەتێک لە ڕێی شعر و کۆتەکانەوە باسییان لێوەکرا و لە کتێبی دووەمیش بە هەمان شێوە لە ڕێی شعر و کۆت و ستۆریەکانەوە باسییان لێوەکرا بەڵام لە هەردوو کتێبەکە خاڵێک هەبوو کە بەلای منەوە تا ئاستێک جێگا گومان بوو ئەویش دووبارە بوونەوەی هەندێک بابەت و باس لێوەکردنەوەی هەندێک بابەت بوو بۆ منە بابەتی کێشە خێزانیەکان کە هەندێک بابەتی دیاریکراوی خێزانی تایبەتان یان هەندێک بابەتی تایبەت بە گەنجانە یان هەر بابەتەیەکی ترە زۆر جار هەست دەکرا و دەبینرا کە بابەتەکە بە شێوازێکی هاوشێوە دووبارە کراوەتەوە بەتایبەتیش دووبارە لە کتێبی یەکەم بەڵام ئەم جارە لە کتێبی دووەمیش دەتوانم بڵێم تا ئاستێک لە شعرەکان بەتایبەتی هەستم پێکرد هەندێک لە بابەتەکان زۆر دووبارە دەکرانەوە ینی شعر هەبوو لەبارەی بابەتێک نووسرا بوو کە پێشتر باسی لێوە کرابوو پێشتر شعری لەبارەوە نووسرا بوو ینی هەر لە هەمان کتێبەکە شعر لەبارەی ئەو بابەتە نووسرا بوو ئیدی ئەمە تا ئاستێک جێگا گومان بوو وەگوتم بەڵام دووبارە لە کتێبی دووەم زیاتر پەرەی پێدرا بوو هەوڵ درابوو کە کەم بکرێتەوە هیوادارم لە کتێبەکانی داهاتووش کەمتر و کەمتر بکرێتەوە ئەمە بەگشتی لێکچوون و جیاوازیەکانی هەردوو کتێبەکە بوو ئەگەر ڕێتینگێک بە هەردوو کتێبەکە بدەین طبعا من کتێبی یەکەم 3.5 پێداوە پێشنیار دەکەم ئەگەر تازە دێنینەوە کتێب خوێندنەوە کتێبی یەکەم بخوێنەوە بەڵام لە کتێبی دووەم چەند خاڵێک هەن کە وا دەکەن خاڵی زیاتر بەو کتێبە بدەم بۆ نمونە شۆرت پۆمەکان پۆمە کورتەکان یاخود شیعرە کورتەکانی زۆر بەهێزتر بوون یانیش بڵێن مێتافۆرەکانی زۆر جوان بوون یان بڵێن لێکچواندنەکانی لەگەڵ بابەتی تر زۆر جوان بوون و هەروەها ئەوەش کە بەشەکان جیاکرا بوونەوە زۆر سەرنجڕاشێژ و بەتایبەت خۆم کە زیاتر حەز بە شۆرت ستۆری یاخود حەز بە ستۆری دەکەم بەگشتی لە ڕێی نۆڤڵە نۆڤێلایە شۆرت ستۆریان هەر بابەتێکی تری خوێندنەوە و باس لێوەکردنی چیرۆکە
من خۆم زۆر حەز بۆ بابەتان دەکەم ئەوە بوو لە کۆتاییەکانی ئەو کتێبەش هەردوو بەشی مایکرۆفیکشنال ستۆریز هەروەها شۆرت ستۆریز تێدا بوو کە زۆر سەنجڕاشی بوون بەلای منەوە بەتایبەتی دووەم کورتە چیرۆک بە ناوی تراپت یاخود دەستگیر کراو یان بڵێن دەورە دراو ئەو کورتە چیرۆکە بەڕاستی زۆر سەنجڕاشی بەلای منەوە بابەتێک بوو کە دەتوانم بڵێم تا ئاستێک لە بابەتە هەرە پێشکەوتوەکان دەچێت کە باسی لێوەکرا ئەویش بابەتی مالتیڤەرس یاخود گەشتکردن بوو بۆ جیهانێشتری هاوشێوەی ئەو جیهانی خۆت کە شتێک بوو دەتوانم بڵێم بەتایبەت لە کۆمەڵگەی کوردی ئەو بابەتە زۆر کەمە یان بڵێم هەر باسیەوە ناکرێت لەگەڵ ئەوەشدا لە کورتە چیرۆکان یەک خاڵ هەبوو کە دووبار دەتوانم بڵێم تا ئاستێک لاواز بوو لەبارەی کورتە چیرۆکان ئەویش کارکتەرەکان بەگشتی کارکتەری کوردی کەم تێدا بوو لەڕێی کارکتەرەکانەوە وات هەز دەکرد کە ڕووداوەکان و سێتینگی ئەو چیرۆکە کوردستان نییە بەداخەوە لەبەر ئەوەی شێعر و شتەکان هەستن دەکرد کە ڕیلێتدا پەیوەستە بە کوردستان بەڵام کورتە چیرۆکان کەمتر پەیوەست بوون بە کوردستان و کارکتەرەکان بەگشتی دەتوانم بڵێم ناوەکانیشیان تەنانەت ئینگلیزی بوو هەر بۆیە وات هەست ناکرد کە کورتە چیرۆکان سێتینگەکەیان کوردستان بێت و پەیوەندیدار بن بە کوردستانەوە لەگەڵ ئەوەشدا کتێبێکی زۆر نایابە من خۆم چوارم پێداوە ئەگەر لە ئاستی کوردیش حسابێکی بۆ بکەین پێم وایە شایانی 4.5 لەبەر ئەوەی کتێبێکی هەم ڕیلێتیدا هەم پەیوەندیدارە بە ئێمەوە هەم سمپڵە ئاسانە لە خوێندنەوە و هەمیش زۆر بەهێزە لە بابەتەکان کە باسی لێوە دەکات و پەیامەکانی زۆر بەهێزە جا بەگشتی ئەمە پێداچوونەوەی هەڵسەنگاندنێک بوو بۆ ئەم دوو کتێبە هەردوو کتێبی 5am Thoughts هەروەها A Jar of Memories کە لەلایەن نووسەری لاوی کورد دلڤان زیرەکەەوە نووسراون بۆیە پێشنیار دەکەم هەر ئێستا بچن ئەو دوو کتێبە بکڕن ئەگەر تەنانەت ئینگلیزیەکەشتان زۆر باش نییە یاخود زۆر حەز بە کتێب خوێندنەوە ناکەن و زۆر کتێب ناخوێننەوە پێم وابێ لەگەڵ کڕینی ئەم دوو کتێبانە هەم چێژیری دەبینن هەمی زیاتر دەبنە هاندەری خوێندنەوەی کتێب و دەبنە خوێنەر من وسام ئەحمەدم سوپاس